پاشەکەوتی داسەپێنراو زەرەر و زیانی زۆر گەورەی بە ژیان و گوزەرانی مامۆستایان بە هەموو قۆناغەکانی گەیاندووە و لێکەوتەی زۆر خراپیشی لەسەر پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا لێکەوتوتەوە. لەو ماوەدا لە هەوڵەکان بەردەوام بووینەوە بۆ ئەوەی هەژمونی ئەو پاشەکەوتە لە ڕێگای دەستکاریکردنی کەم بێتەوە کە بەداخەوە حکوومەتی هەرێم نەچوە ژێرباری ئەم داواکاری ڕەوایە. دوای ڕاگەیاندنیان ڕۆژی 18/2018 بووە لەسەر زاری وتەبێژی فەرمی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بریتی و لە بڕیاردان لەسەر خەرجکردنی موچەی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی بە تەواوی و بێ پاشەکەوت. هەروەها ڕاگەیاندنی ئەوەی ئالێتیشان بۆ ئەو بابەتە دیاری کردووە. لێ بەداخەوە لە ماوەی کەمتر لە 6 کاتژمێردا ئەو ڕاگەیاندنە پێچەوانە دەبێتەوە دەکرێتە پارەی هەموو وەزارەتەکان کە هەرگیز ئێمە چاوەڕوانمان نەدەکرد. یەکێتی مامۆستایانی کوردستان لەو بارەوە نیگەرانی قوڵی خۆی ڕادەگەیەنێت بە کەمبایەخکردنی پرۆسەی پەروەردەشی لێک دەداتەوە. هەروها بە یاریکردنیش بە هەست و نەستی مامۆستایانی دادەنێ لە بەرامبەر ئەوەدا ڕای دەگەنێ. یەکەم، حکوومەتی عێراق ڕاستگۆ دەرنەچوو لەگەڵ بەڵێن و ڕاگەیاندنە یەک لە دوای یەکەکانی. حکوومەتی هەرێم بە کەم تەرخەم دەزانین بەرامبەر بەم دۆخە ئاڵۆزە و لێکەوتەکانی کە زۆر چاک دەزانن پرۆسەی پەروەردە لە قەیرانێکی ڕاست و ڕەوان و لێواری داڕماندایە. هەڵوێست وەرگرتنیش ئەمەش دیسان جارێک کەش هەر لە مافی یەکێتی مامۆستایانە بیکاتن و بزانین بەرەنجامی دەبێت بێگومان دەیکەین و ئاوی لێ ناخۆینەوە. مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێتە قوربانی ئەو اتفاقە سیاسییان لەنێوان هەردوو حکوومەت. نابووایە حکوومەتی عێراق بەوە ڕازی بوایەت دەبای ئیش خۆی بکردایەت وەکو ئەوەی لیژنەکانی بریانی دەرکرد لیژنەکانی پێکێنا بەتابەتی ئەو دوو وزارەتە و ئەعلانی کرد وردبینی تەواو بووە دەبوایە بەردەوام بوایە لەسەر ئەو کاری خۆیە.